ئەو تۆمەتبارەی کە لە ساڵی 2019ەوە داواکراو بووە و دەیان تاوانی دزی گەورەی ئەنجام داوە. ئەمڕۆ بەڕێبەراتی ئاسایشی هەولێر بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر بە هەماهەنگی دەستگیری دەکەن. بە هەماهەنگی لەگەڵ پۆلیسی پارێزگای هەولێر و تیمەکانمان لە هۆبەی تاوانەکانی بەڕێبەراتی ئاسایشی هەولێر دەستمان بە ئەنجامدانی بە داداشون کرد. چار دەفتەر 34 وەرەقە لەگەر 700,000 لەگە 8 مسقازێر داشی منداڵە هەموو دزی. ئەم تۆمەتبارە کە دەستگیر کراوە پێیان گوتووە ئەمە لای تۆ چ دەکات؟ گوتێتی ئەمە سۆندە پێکون دەکەم. ئەوەی سۆندە کوونکردنێ نییە. هەر تۆمەتبارێک نیازی ئەنجامدانی تاوانی هەبێت دەستگیر دەکرێت، هەروەکو ئەو تۆمەتبارێکەوە دەستگیر کراوە لەلایەن تیمەکانمان لە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر لەگەر بەڕێبەراتی ئاسایشی هەولێر. بێ لە پێشچاوی خۆت چ هەستێکە کاتێک کە تاوانێک دەکەی چارەنووست دەبێتە پشت ئەم قەفەزە ئاسنینە. ڕەنگە هیچ وشەیەک لە ناخۆشەکەی نەتوانێت وەستی بکات. ئەمە لە کاتێکدایە ئەگەر کەسێک نیەتی تاوانی هەبێت دەبێت بیرەوە بکاتەوە چارەنووسی ئەم شوێنەیە کە زیندانە. بۆیە لە بەرنامە شوێن پەنجە وردەکاری کەی تاوانەکان باسەکەین، لە پاڵ وردەکاری تاوانەکان هۆشیاری بڵاو دەکەینەوە بۆ ئەوەی چارەنووسی کەس نەبێتە ئەم زیندانە. شوێن پەنجە دەست پێ دەکات سەبارەت بە تاوانێکی گەورە دەچینە نێژنی تاوان لە پۆلیسی هەولێر چەند دادخوازێک دەبینین. تاوانێکی گەورەی دزی دەکرێت کە تۆمەتبار هەوڵی داوە شوێن پەنجەی تاوانەکەی ون بکات. زیاتر لە 18 سکاڵا تەنها لەم ساڵە تۆمار کراوە. بڕێکی زۆر پارە و زێڕ و کەلوپەری گرانبەهای دزیوە. ئەو تۆمەتبارەی کە لە 2019ەوە تاوانی دزی دەکرد با پێتان بڵێم فڕوفێڵەکانی چ بووە. یەکێک لە عەقدەکان فڕوفێڵەکەی بۆ شێوەی بووە خۆی کردوتە ناوی خۆی گۆڕیوە. جارێک وەکو ئەوەی باوکی کوڕی ئەو تۆمەتبارەی بێت. ئەم جارە خۆی کردووە بە باوکی، یعنی باوکی بۆتە کوڕی تۆمەتبارەکەی. ناوەکانی ئالوگۆڕ کردێ، ناوی بابی خستە ئاخیری ناوی خۆی هینایتە ناوەڕاست، ناوی باپیری هینایتە یەکەم، عەقدەکان گۆڕیتی. و لە هەندێک شوێن لە ئاخری شەوکەت بووە کردیتە شاکر خەتی بەسداهیناوە. ئەمە عەقدەکان فڕوفێڵی عەقدەکان. ئەمە هەموو ئەو ژمارانەیە کە خۆی دەستکاری کردووە، جێگۆڕچەی کردووە، تابلۆی ساختە، تابلۆی فەیک و نەناسرا و دەستکاری ئۆتۆمبیلەکەی کردووە، جوانکاری لۆ کردووە، دوو ئۆتۆمبیلی بەکارهێناوە و جگە لەوەی کۆمەڵک فڕوفێڵی دیکەی کردووە بۆ ئەوەی خۆی لە هێز ئەمنیەکان بزێتەوە. بەڵام با بینەر بین لەگەڵم بن با بزانین ئاسایشی هەولێر پۆلیسی هەولێر چۆن تۆمەتباریان دەستگیر کردووە، ئەم تۆمەتبارە چی کردووە. ئەوانەی لەگەڵ منیشن ئەمانە بەشێکن لەو دادخوازانەی کە لە پشتە منن سکاڵیان تۆمار کردبوو. ئەمڕۆ مژجێنی ئەویان پێدراکە تۆمەتبار لەلایەن ئاسایشی هەولێر پۆلیسی هەولێر بەش نێژنی تاوان دەستگیر کراوە. دوای زیادبوونی حالەتی دزی دادخوازەکان دەستنە ئاسایش و پۆلیسی هەولێر. تیمەکانی تاوانەکان
لە ئاسایشی هەولێر بە هەماهەنگی و هاوکاری لەسەر ئاڵوگۆڕکردنی زانیاری لەگەڵ پۆلیسی هەولێر ناسنامەی تۆمەتبار ئاشکرا دەکەن. لێکۆڵینەوەکان دوای چەند ڕۆژێک بەباشی بە وردی بەڕێوە دەچێت و دەچێتە پێش. دوای بە دوواداچوون لەلایەن هێزەکانی پۆلیس و ئاسایشی هەولێر شوێنی تۆمەتبار دەستنیشان دەکرێت. تۆمەتبار کەسێکە خەڵکی دەرەوەی شاری هەولێرە. زۆربەی تاوانەکانیش لە درنگانی شەو با بەکارهێنانی چەکی بێمۆڵەت کردوویەتی. تۆمەتبار لە کۆتا تاوانی دزی کە هەوڵی داوە بیکات، هێزەکانی ئاسایشی هەولێر هۆبەی تاوانەکان بە هەماهەنگی پۆلیسی هەولێر تۆمەتبار دەستگیر دەکەن. ئەو تۆمەتبارە ئەو هەموو تاوانە گەورەی ئەنجامدایە، ئەو هەموو دزیەکە کردیتی دەڵێن زۆر شارەزا بووە. لە 2009 تاوانی دزی ئەنجامداوە و ئەوەی ئێوە بە دوواداچوونتان کرد هۆکاری ئەوەی کە خۆ دە شاردەوە یان درەنگەکراوە چی بوو و چۆن دەستگیرتان کرد و هەماهەنگیتان چ بوو؟ هەموو تۆمەتبارێک هەوڵ دەدە بە هەموو شێوەیەک خۆی لە دەستگا ئەمنیەکان بشارێتەوە و شێنپەنجەی تاوانەکانی خۆی بزر بکە. بەڵام ئەوە نابێتە هۆکاریەوە کە ئێمە نەتوانین بیدۆزینەوە یاخود دەستگیری بکەین. دوای ئەوەی چەند دادخوازێک لە ماوەی ڕابردوو سەردانی بەڕێوە بەرایەتەکەمانیان کرد، سکاڵایان هەبووکەوە لەلایەن کەسێکەوە دزیان لێ دەکرێت بە شێوەیەکی زۆر شارەزا. شوێنپەنجەی تاوانەکانی خۆی دەشاردەوە، ڕقەمی سیارەی دەگۆڕی، لە هەندێک شوێنان چاوی کامیرەکانی دادەپۆشی. بەڵام تیمەکانی ئێمە شارەزاش بوو لە قاسە شکاندن و شارەزا بوو لەبەرەوەی پێشینەی تاوانی هەبوو. تیمەکانی ئێمە زۆر شارەزایانە توانیان شوێنپەنجە و ناسنامەی تۆمەتبار ئاشکرا بکەن. چیتان کرد بۆ زوو بیدۆزنەوە لەگەڵ چه هاوکار بوو؟ ئەمە هەماهەنگیمان کرد لەگەڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر زانیاری ئالوگۆڕ کرا، توانیمان ڕابردووی تۆمەتبار بە باشی بەدەست بێنین. لە ماوەیەکی کورد لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ئاسایش تۆمەتبار دەستگیر کرا و لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت. دەڵێن سێ ڕۆژ پێشەوەی دەرجی بکرێت گەورەترین تاوانی دزی لە یەکێک لە ماڵەکان کردیەوە. بەڵێ پاش سێ ڕۆژی تۆمەتبار دەرجی کرا. بەڵێ چەند سکاڵا هەبوو؟ نزیکەی دەبوو؟ نزیکەی 10 سکاڵا هەبوو. هاوڵاتی لەم ماوەکەمە زوو دەرجی کرا. لە ماوەیەش کورد توانیمان ناسنامەی ئاشکرا بکەین، تۆمەتبار دەستگیر بکەین. هەموو هەوڵێکیدا لەوەی دەستگیر نەکرێت. چەکداریش بوو. چەکدار بۆ چەکی بێمۆڵەتی پێ بووە. بەڵام خۆشبەختانە توانیمان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر تۆمەتبار دەستگیر بکەین. دوای ئەوەی لە چەند حاڵەتێکی دزیکردن ئاگادار کردینەوە ژمارەیەک هاوڵاتی سەردانی کردین، هەم لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر و هەم لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر سکاڵایان تۆمار کرد کە چەند حاڵەتێکی دزیکردن و ڕوویداوە و دزیان لێکراوە. بە هەماهەنگی لەگەڵ پۆلیسی پارێزگای هەولێر و تیمەکانمان لە هۆبەی تاوانەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر دەستمان بە ئەنجامدانی بە دوواداچوون کرد. توانیمان ناسنامەی ئەو تۆمەتبارە ئاشکرا بکەین کە ئەو تۆمەتبارە بە چەند شێوازێکی جیاواز و بەکارهێنانی ژمارەی ساختە و کۆمەڵێک فڕۆفێڵی تایبەت بەخۆی کە وای کردبوو کە نەبیندرێتەوە و شوێنپەنجەی تاوانەکەی خۆی بزر بکات. بەڵام بە هەوڵ و ماندووبوونی تیمەکانمان توانیمان ناسنامەی تۆمەتبارەکە ئاشکرا بکەین و دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر تۆمەتبارەکەمان دەستگیر کرد. لەبەر ئەوەی کۆمەڵێک سکاڵای لەسەر بوو ئەو تۆمەتبارەمان ڕەوانەی پۆلیسی پارێزگای هەولێر کرد. دواتر بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ئاسایشی هەولێر پێویست بەوە بوو کە پشکنین بۆ ماڵەکەی بکرێت. دوای وەرگردی ڕەزامەندی بەڕێز دادوەر
لەلایەن تیمەکانمانەوە لە هۆبەی جنگجۆڵی بەڕێوەبەرایەتیەکەمان پشکنین بۆ ماڵی تۆمەتبارەکە کرا لە ماڵەکەیدا دەستگیرا بەسەر هەموو ئەو تابلۆ ساختە و ئەو ئامێر و کەلوپەلانەی کە بەکاری هێنابوو لە کاتی ئەنجامدانی تاوانەکەی. هەروەها ئەو تۆمەتبارە بڕێکی زۆر لە زێڕ و پارە و قاسەی ماڵان و تەنانەت دەستی بۆ هەندێک شتی بچووکیش بردبوو وەکو دەخیلەی منداڵ و ئەوانە. دواتر ئەو تۆمەتبارە دەستگیر کرا و ڕادستی پۆلیس کرا. تۆمەتبار دوای دەستگیرکردنی ڕادستی هێزەکانی پۆلیسی پارێزگای هەولێر دەکرێت. تۆمەتبار پێشینەی تاوانی هەیە و چەندین تاوانی دزیشی کردووە کە چەکدار بووە و تابلۆ و ژمارەی ساختەی بەکارهێناوە. ئێمە لە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێرین. ئەوەی دەستی من دەیبینن ئەمە ئەم تۆمەتبارە کە دەستگیر کراوە پێیان گوتووە ئەمە لای تۆ چ دەکات؟ گوتیت ئەمە سۆندە پێکون دەکەم. ئەوەی سۆندە کوونکردنێ نییە، ئەمە بۆ بڕینی قاسە بەکارهێناوە. پۆلیسی پارێزگای هەولێر بە هەمانجی لەگە بەڕێبەراتی ئاسایشی هەولێر دەستگیرکردنی تۆمەتبارێکی گەورەی دزی ڕادەگەێنن. ئەم دزە نەقۆرایە تاوانەکانی بە شێواز و بە شێوەی جیاواز کە کردوێتی بە بردننی بڕێکی زۆر لە پارە و دۆلار و پارەی عێراقی هاوکاتیش زێر. هێزەکانی بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر بەڕێبەراتی ئاسایشی هەولێر دەست دەکەن بە لێکۆڵینەوە دەردەکەوێت تۆمەتبار ئەو کەسەیە زیاتر لە 10 سکاڵای لەسەر تۆمار کراوە کە تاوانی دزی ئەنجام داوە. هێزەکانی بەڕێبەراتی ئاسایشی هەولێر هۆبەی تاوانەکان بە هەماهەنگ لەگە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر لە سەفەرماندا دوای لێکۆڵینەوە تۆمەتبار دەدۆزنەوە دەستگیر دەکەن. ئەمە دەخیلەی منداڵانە، ئەمە جگە لە بەزمی جانتای ژنانیشەوە دواتر وردەکاریەکان باسەکرێ. ئەمە دەستی لە هیچ نەپاراستووە، هەرچی هاتوتە بەردەستی دەست پێداینەوە. ئەگەر باز لە شێوازی دزیکردنەکەی بکەین، ئەوە بە دوو جۆر ئۆتۆمبیل دزی کردیا. هەر جارێش کە تابلۆیەکانی گۆڕیە لۆ نمونێستا ئەو ژمارەیە بەو ناوعی 1950 هەستایە چی کردیا بە شوێنی ڕقەمەکانی گۆڕی ئەوە قاسەکی بۆ نمونە بەوەی دزیە. هەستایە ئەو جارە شوێنی ئەو سێ و چارەی گۆڕیە باشە هەستایە چی لێ کردیا بەو نوعی ئەو جارە مەبلەغەچکە پارەی بێ دزیە. هەر دەدزی زیاتر لە دەدزی لە هەر هەمووی بە دوو ئۆتۆمبیل لە هەر ئۆتۆمبیلە چشکە دزی کردیا ژمارەکەی گۆڕیە. یەک لەوانە ئەو ژمارەی تەکسی ئەویشی بەکارهێنایە لەزگەکانیشی گۆڕیە. ئێستا ئەوە تابلۆی سپیە کردیتە سۆر لە هەمان کاتدا کردیتە بارهەڵگر پیکاپیشی بەکارهێناوە لە دزیەکان ئەویش بە هەمان شێوە کردیتە زە بە حسابی خۆی لە دەستگا ئەمنیەکان بزر بیت خۆی ونکە لە کامیرەی چاودێریەکان دەرنەسی. بەڵام بە هەمانجی بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر لەگەڵ بەڕێبەراتی ئاسایشی هەولێر توانرا تۆمەتباری ناوراو دەستگیر بکرێت. لەو دزیانە هەستاوە بە دزینی قاسەیەک بە بڕی 450 وەرەقە و هەروەها 5 مسقال زێر و هەروەها دزی دووەمی 40 میلیۆن دینار لەگەڵ 10 مسقال زێر و هەروەها دزی سێمی 5 میلیۆن دینار لەگەڵ 10 مسقال زێر و هەروەها دزی چوارەمی 14 میلیۆن دینار بووە، دزی پێنجەمی 2 میلیۆن و 5 مسقال زێر بووە، دزی شەشەمی 3 میلیۆن دینار بووە، دزی هەفتەمی 50 وەرەقە دۆلار بووە، دزی هەشتەمی دزیشی زیاتر لە 17 میلیۆن دینار بووە، دزی نۆیەمی کە 8 مسقال زێر بووە بەتەنیا. شش ئێوار ڕۆیشتی سعات داهاتینەوە دزیم لێکرا بوو. چار دەفتەر 34 وەرەقە لەگەر 700,000 لەگەر 8 مسقال زێر هیداشی مندارە لەگەر 2 تاپۆی نما بوو. خەبەرمدا پۆلیس و ئاسایش تا قۆتی وان کابرایان دەستگیر کردو. زۆر مەمنونیانم. من دزیم لێکرایە لە ماڵم 30 میلیۆن جێیەکە 34 وەرەقە جێیەکە دەخیلەکە 4 میلیۆن زیاتری تێدایە
دوو جۆتە گوارەیە چەناغەیە حەڵقەی خێزانمە ئەوانم هەموو لێ دزرایە. تۆمەتبارێک هەستا بە دزین لە ماڵی من لە بینی ساعات 7 لە بۆ 11 شەوێ کاتێک کە گەڕاینەوە ماڵەوە هەستمان بۆی کرد کە دزیمان لێکرایە. یەکسەر دەستگا ئەمنیەکانمان ئاگادار کردەوە، ئەوانیش بە ئەرچی خۆیان هەستان هاتن ئەوەی پێویست بوو ڕێکارەکان جێبەجێیان کرد. خۆشبەختانە ئەو ڕۆکە خەبەرم پێگەیشت گوتیان تۆمەتبارەکە دەستگیر کرایە. لێرەوە دەستخۆشێکی گەرم لە هێزە ئەمنیەکان دەکەم. پاش ژێژنەی بوو ڕۆژێکیان کاتژمێر سعات 3:30 لە ماڵ چوومە دەرەوە، سعات دەوری 11:30 شەو بوو، هاتمەوە کاتێک سەیرم کرد بڕە پارەکەمە بوو سەیرم کرد پارەکەم نەماوە، سەیری دەرکەی بەیتونەم کرد، دەرکەی بەیتونەم بڕدراوە، دەرکەکە ئاسم بوو، دەرکەکەی بڕیەوە هاتە ژوورێ و پارەکەی بردووە. دەستخۆشی لە برایانی ئاسایش و مکافحە دەکەین بەڕاستی. الحادث صار وياي برمضان بأواخر رمضان ويا الفطور تقريبا. ڕووداوەکە لە کۆتاییەکانی ڕەمەزاندا ڕوویدا، کاتەکەی نزیکی بەربانگ بوو. من و خانەوادەکەم لە ماڵەوە هاتینە دەرەوە تاکو بەربانگ بکەینەوە، هەمووی کاتژمێرێک پێچوو. کاتێک بەربانگمان کرد و گەڕاینەوە بینیمان ماڵەکەمان دزی لێکراوە. ڕاستەوخۆ چوومە ئاسایش و پۆلیسم ئاگدار کردەوە، هاتنە ماڵ و بەدادەچوونیان کرد. بینیان لە سەربانەوە دزەکە هاتۆتە ژوورە و جامەکەی شکاندووە و 9 مسقال ئاڵتون و 750,000 دزی بوو. ئاسایش و مکافحە بە دڵسۆزیەوە ئەرکەکانیان ڕاپەڕاند و بە دڵسۆزیەوە کارەکەیان کرد و دزەکەیان دەستگیر کرد. سوپاسی سەرۆکی حکومەت و وزارەتی ناوخۆ دەکەم، سوپاسی ئاسایش دەکەم، سوپاسی هەموو دام و دەستگاکانی حکومەت دەکەم کە ئەرکەکەیان بە جوانی جێبەجێ کرد. وأشكر وزارة الداخلية وأشكر أسايش وأشكر كل الحكومة ما قصروا وقاموا بالواجب على آخر حد يعني. ئەو تۆمەتبارەی کەوا ئاماژەی پێکرا ئەوە لە ساڵانێکی زوو دەتوانم بڵێم لە ساڵی 2019ەوە خەریکی کاری دزیکردنەوە هەروەها پێشینەی هەبوو لە ساڵی 2019ەوە، بەڵام ئەو تۆمەتبارە تەکنیکی زۆر سیر و سەرسوڕهێنەری بەکارێنایە لەوانە ویستویەتی کە ئەو تاوانێک کە ئەنجامی دەدات شوێنی تاوانەکەی پێ بشارێتەوە بە شێواندنی جۆری تاوانەکە، بۆ نمونە تابلۆ گۆڕین، بۆ نمونە سیارە گۆڕین، بۆ نمونە دەستکاری ئەو کامیرانەی کردوکە دەستی پێگەشتووە، لۆ نمونە کامیرەکانی تێکدایان زەفەری بە کامیرەکان بردیا، یاخود ویستویەتی لە کاتی دزیکردن جۆرە جلکێک بەکاربینی پاشان جلەکانی خۆی گۆڕیوە فڕێداوە، یاخود ماسکی بەکارێناوە و هەروە کۆمەڵێک شتی تر و کۆمەڵێک تەکنیکی تر کەوا ناکرێ ئەمە باسی بکەین وەکو ڕاگەاندن و وەکو میدیا، لەبەر ئەوەی ئەوە تەسیر دەکات یاخود کار دەکاتە سەر کاری لێکۆڵینەوە و ڕێڕەوی لێکۆڵینەمان لێ دەتوانم بڵێم لێ دەشێوێنێ. بۆیە ئەو شتانە بە شاراوی دەمێنێتەوە، بەڵام ئەوەی کە خۆشبەختانە توانرا لە ماوەیەکی یەکجار کووردا تۆمەتبارە ناونیشانی دیاری بکرێت و هەروەها شوێنی تۆمەتبار دەستنیشان بکرێت و بە هاوکاری لەلایەن بەڕێبەراتی ئاسایشی هەولێرەوە لەگەڵ تیمەکانمان لە بەشی نێشتنی تاوانی هەولێر بەیەکەوە تۆمەتبار دەژیر بکەن. دەمەوێت ئاماژەش بەوەی بکەم هەر کەسێک بێوێت تاوانێک ئەنجام بدات یاخود تاوان بکات ناتوانێت لە دەستی یاسا و لە دەستی هێزە ئەمنیەکان دەرباز بێت، هەروەکو ئەو تۆمەتبارێکەوە لەلایەن تیمەکانمان لە بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر و هەروەها بەڕێبەراتی ئاسایشی هەولێر دەستگیر کراوە. ئەوەش ئەو ئۆتۆمبیلەیەکەوە تۆمەتباری ناوبراو چەندین دزی پێ ئەنجام داوە، هەروەکو باسیشمان کرد لە پێشتر باسمان کرد کە لە هەر دزیەک ڕقەمەکانی گۆڕێ و تابلۆکانی گۆڕ دەستکاری خودی ژمارەکانیشی کردەیە، یعنی مەبەستم ئەوەیە ئەو ژمارەیە لۆ دزیەک بەکاری هێنایە پاشان ژمارەکەی گۆڕیوە و ئەوە تەکلیپسەکانیشی نوێ هاتە ئێستا ژمارەکانی گۆڕیە و چەندین دزی بۆی ئەنجامدا و هەروەها بە سیارەی گەشتکش یعنی بە ئۆتۆمبیل لەچکەش بە هەمان شێوە دزیەکانی ئەنجامداوە. و
هەروەها ئەگەر بێت و باسی ئەو ئۆتۆمبیلەشیان بکەین ئۆتۆمبیلە لە زیۆرە نیسانتی دەیە بە هەمان شێوە ئۆتۆمبیلەش چەندین تاوانی دزی پێ ئەنجامدا و بە هەمان شێوە ژمارەکەی گۆڕیوە تابلوەکەی گۆڕیوە ئەو تابلۆی خۆی ئێستا چۆمڵی تەبعی تازەیە کە پانە بەڵام ئەو چی کردیا هەستایە دوو ژمارەی ساختەی بەکاری هێناوەکەوە تەبعەکەی بە هەمان شێوە تەبعی چوارگۆشەیە کۆنەکەیە بەڵام بەوە شەوە نەوەستاوە چەندین زار دەستکاری ژمارەکانی کردو بەڵام کارمەندەکانمان زۆر بە زیرەکی و هاتووی لە گرتە ڤیددیوەکان و یاخود لە شوێنی تاوانەکەی کە ئەو گرتە ڤیددیوانە دەستکەوتووە هەستیان بۆی کردەکە ئەو دەعامیانەی کە ئەو شوێنانەی کە ڕووشاوە ئەوانەیان کردوتە بە نیشان بۆیە ئەو کاتی کە دەژگیری دەکەن 100% لەوە دڵنیا دەبنەوە کە ئەو ئۆتۆمبیلە بە هەمان شێوەیە کە بە هەمان شێوەی ئەو پیکابەیە کە دەستکاری کردووە و تاوانەکانی پێ ئەنجامداوە بۆیە تۆمەتبار لە کاتی دزیکردنیشی هەر بە ئۆتۆمبیلە دەستگیری دەکرێت و هەروەها ژمارەی دواوەشی بە هەمان شێوە دەستکاری کردو ئەگەر سەیری بکەینەوە دیارە جارێ پاتشی نەکردەوە ئەوە ڕقمێکی داناوە تەبعە کۆنەکەیە بەڵام ئەوە ژمارە ئەسلێکی خۆیتی ئەوە ژمارە ئەسلێکی خۆیتی بەڵام ئەو پانی لێدایە و دیارە هەتە ئێستش نەشوراوە و شوێنەکەی دیارەکەەوە ڕقمەکەی چەندین جار گۆڕا و دەستکاری کراوە. لە ڕووی یاسایی پارێزەرەک سزای تاوانی دزی دەخاتە ڕوو. سەبارەت بەو کێسەی کەوا لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێر بە یارمەتی هێزەکانی پۆلیس ئەو تۆمەتبارەیان دەژیر کرد کەوا زیاتر لە ساڵی هەر لە ساڵی 2019 تاوانی دزی ئەنجامدا بوو کەوا زیاتر لە 6 تاوانی دزی ئەنجامدا بوو ئەوەی کە گوێبیست بووین ئەوە تاوانێکی زۆر گەورەیە بە تاوانێکی زۆر گەورە هەژمار دەکرێت لەبەر ئەوەی زیاتر لە 6 دزی کردیە ئەو دزیەش بە پێی شوێن و کات و مادەکانی دەگۆڕێ کەوا لە مادەی 440ەوە مەشمولە هەتاوەکو مادە 444 هەر کەس هەر تاوانێکی بە پێی زروف و بە پێی ئەوەی کەوا ئایا بە تەنیا ئایا کەسی تری لەگەڵ بووە کە تاوانەکەی ئەنجام داوە ئەوانە هەمووی بە پێی یاسا هەژماری لەگەڵ دەکرێتن بزانن ئایا کاتەکەی ئێواران بووە لە پاش ڕۆژ ئاوابوون یاخود لە پێش ڕۆژ هەڵاتن یان ئەوانە هەمووی زروفی تاوانی دزیەکە دەگۆڕیتن بە پێی مادەکان دەگۆڕدرێ هەروەها تاوانەکەی تاوانێکی زۆر گەورەیە لەبەرەوەی چەچی بەکارهێنا چەچی پێ بووە لە کاتی دزیکردنەکەی کە ئەوەش خۆی لە خۆیدا بە زروف مشەدەداواتە بارێکی قورسی لەسەر هەژمار دەکرێت کەوا هەر تاوانێکی لە ماوەی سزنی کاتی بۆی هەژمار دەکرێت تاوەکو سزنی با بڵێن هەتا 15 ساڵ ینی لە 5 ساڵ لە 15 ساڵ لە 5 ساڵ و مانگێک بۆ 15 ساڵ ئەو دزیانەی لەسەر هەژمار دەکرێت ئەگەر کاتەکەی لە پاش کاتی ئێواران یعنی لە ڕۆژ ئاوابوون و پێش ڕۆژ هەڵات ئەوە خۆی لە خۆیدا ئەوە بەس بەنسبەت تاوانی دزیەکەی هەر تاوانێکی ئەو ماوەیەی بۆ ئەو سزایی لەسەر دەسەپێنرێت کە ئەوەش ئەگەر لێک بدرێتەوە لە 6 تاوان نزی لە 7 تاوان نزی ئەگەر هەر یەکێکی 5 ساڵ بی نزیکەی 35 ساڵ بەس لێرە حکمی لەسەر و پاشان جگەلەوەی کەوە ژمارەی تابلۆی مروری گۆڕی و دەستکاری کردووە کە ئەوەش بە تاوانی ساختەکاری هەژمار دەکرێت تاوانی ساختەکاریش خۆی لە خۆیدا ئەوەش تاوانێکی زۆر گەورەیە لەبەرەوەی هیچ کەسێک ناتوانانی خۆی لە تاوانی ساختەکاری بدا لەبەرەوەی سزاکەی سزایەکی توندا ئەوش لە 5 ساڵ و مانگێک دەست پێ دەکا بە پێی ئەو تاوانەی کە چەند جارێک بەکاری هێناوە جگەلەوە چەچیشی هەڵگرتووە ئەو چەکانەی کە هەر کە بە هەڵی گرتووە چەچی بێمۆڵەتیش خۆی لە خۆیدا مادەی پازدەی چەچی لەسەر تەزبیت دەبی مادەی پازدەی چەک هەر خۆی لە خۆیدا حکمەکەی لە 2 ساڵ و 5 ساڵە و غەرامەکەشی لە 2 میلیۆن و 5 میلیۆنە یعنی چەند تاوانێک لە ناو تاوانێک کە ئەو بە حسابی خۆی دزی کردووە حسابیەوەی نەکردووە کەەوە چەند تاوانێکی لێ دەبێتەوە کە ئەو تاوانەشی کە لێ بووە یعنی ژیانی خۆی لەسەردانا ئەوجا ئینسان ئەگەر هەرچی هەبێ چی نەبێ ئەو کە ژیانی لەسەردانا هیچ شتێک دادی نادا ئەوجا بۆیە ئەوەمان هەیە بۆ دانیشتوانی خەڵکی خۆمان زۆر بە وریایی
زۆر بە ئەوە یارمەتی هێزەکانی ئاسایشی هەولێر بکەن هەر کاتێک شتیان کرد لە شتێک لەو کەوا دزیەک ئەنجام دەدرێت لە کەسێک لاوەک ئاگاداری هێزەکانی ئاسایشی هەولێر بکەنەوە لە ئەوەی ژیانی خۆمان وەکو هەستێکی نەتەواتی پێ بپارێزن.